پەروەردەیان کەین بێگومانە بێت کاتی ئەوەیە کە هەڵەوکەم و کورتی نەشیان چالاکێک بەڕێوە بین ئەویش بانگێشکردنی کۆمەڵێک لە خەڵکانی پسپۆڕ و تایبەتمەند لە بواری ئەدەبیاتی مناڵان و ئەوانەی کە لە بواری دنیای مناڵان و مێرمناڵانە قاڵبوونەتەوە ئەمڕۆ لێرە گفتوگۆکەین دەربارەی کێشە و گرفتەکانی نووسین بۆ مناڵان و مێرمناڵان لە ئێستاەوە هەموو ئەو بەرنامانی لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە پەخشەکرێ دەربارەی جیهانی مناڵان کەم و کورتی و کێماسیەکانیان لەکوێیە چۆن دەست بخەینە سەر برینەکان ئایا تا چەند ئەو نووسینانی کە ئێستا نووسرێن یا بڵاوکرێنەوە بۆ مناڵانی ئێمە پێویست و گرنگن و ڕەچاوی ڕۆڵی پەروەردەی و خێزانیان تیاکراوە لەسەر ئەم بابەتانە ئەمڕۆ لێرە گفتوگۆکەین ئەو کەسانی کە بانگەش کراون بۆ ئێرە خەڵکانی تایبەتمەندن هەوڵەدەین بە هەموو لایەکمان کۆمەڵێک خاڵ و کۆمەڵێک بڕگە دیاریکەین بۆ ئەوی لە داهاتوە بتوانین کاری لەسەرکەین و مناڵان بە خۆتان نەزاننەوەی ئایندەی ئێمەن بۆی بتوانین دنیایەکی باشتر و ڕۆشتریان بۆ دابینکەین لە ڕاستیە بە خۆتان نەزان دنیای مناڵ دنیایەکی تایبەتە و پەروەردەکردنیشان جۆرێک لە پەروەردەی تایبەتی ئەوێت بۆیە ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کەناڵی تەلەڤیزۆنی بەرنامەی مناڵانیان هەیە و لەناو ئەم بەرنامانەیە بێگومان هەم چیرۆک و هەم فلام کارتۆن و هەم زمانی میدیایی هەیە و لە ناو گۆڤارەکانە کۆمەڵە گۆڤاری زۆر لە هەرێمی کوردستان دەرەچێت و هەرێکێ لەم گۆڤارانە بۆ خۆی خاوەنی ستایل و تایبەتمەندێتی خۆی هەیە هەندێک جار بەداخەوە لە ناوم گۆڤارانەیە وشەی نەشیاوی پەروەردەیی بۆ مناڵاندا ئەندێ هەندێک جار نووسین بڵاوە بێتەوە کە گونجاو نییە بۆ دنیای مناڵ بۆیە ئەمڕۆ لێرە ئێمە ئامانتمانەوەی قسە لەسەر ئەم بابەتە بکەین بۆ ئەوەی کەوا بکەین هەموو ئەو بڵاوکراوانی بۆ مناڵان بڵاوکرێنەوە بە شێوازێکی باش و پەروەردەی و تەندروست بخرێنە بازارەوە تا بتوانینەوەیەکی باش و تەندروست بۆ ئایندە ئامادەکەین هیچ کارێک بێکەم و کورتی نییە گۆڤار و هەموو ئەو نووسینانی بۆ مناڵان بڵاوکراونەتەوە لە کۆنەوە تا ئێستا بەڵێ بێگومان زۆر هەڵەوکەم و کورتی هەیە زۆر وشەی نەشیا و ناپەروەردەی بۆ مناڵان بڵاوکراوەتەوە بەڵام پێم وان نییە بەمە بەس بوو بێ پێم وایە هەم بەپێی قۆناغەکان بەپێی سەردەمەکان هەندێک جاریش لە دڵسۆزیەوە بڵاوکراوەتەوە بەڵام ئیتە وردە وردە کاتیەوەیە کەوا بکەین ئەم هەڵەوکەم و کورتیانە دەستنیشان کەین و کاری لەسەر بکەین بۆی دووبارە نەبێتەوە سەرنجی خۆشی دۆرەکەی ئەمڕۆ مێزگردێک یا کۆبوونەوەیکی دەستەجەمعی ئەکرێت لە بارەی ئەدەبیاتی مناڵان بەگشتی و ئەدەبیاتی مناڵانی کوردیەوە بە تایبەت و هەروەها باس لەو کێشە و گرفتانە ئەکرێت کە لەمڕۆیە لە چوارچێوەی ئەدەبی مناڵانە هەن و تەنانەت مەرجینە تەنها کێشە و گرفتەکان بن ئاستەکان لایەنە باشەکانی هەڵسەنگاندنی دۆخەکە بەگشتی تاوتوی ئەکرێت ئەو کەس و لایەنانی کە لێرە بەشدارە بن بەلانی کەمەوە جۆرێک لە جۆرەکان تایبەتمەندێتی یا پسپۆڕەتی یا ئەزمموی تایبەتی نووسین لە ئەدەبی مناڵانیان هەیە بەشێکیان لەو کەسە بەڕێزانن یا لەو دامەزراون کە پێشتر گۆڤاریان هەبە گۆڤاری ئەدەبی مناڵان هەندێکیشان کەسانی نخبە و ڕەخنەکار و نووسەرن تێدا چوارچێوەی گشتی و تایبەتی دۆخەکە هەڵدەسەنگێنن بەوەی کە ئایا ئەدەبی مناڵان لە مڕۆیە چییە بایەخ و گرنگەکەی چییە ئەو تێکستانەیان ئەو ژانرە جیاوازانەی وەکو ڕۆمان وەکو شعر وەکو چیرۆک وەکو شانۆی مناڵان وەکو ئۆپەرێت بڵاو ئەبنەوە هەڵیان مسەنگێنن بزان بووی بە شێوەیە لە شێوەکان ئاستی ئێستا ئەدەبی مناڵان لە چه ئاستێکایە و دۆخەکە لە چه جۆرێکایە وەک دەزانین ئێمە جۆرێ لە پەروەردەی تایبەتی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆشمانەیە لە ئەدەبی مناڵان لە شعر و لە چیرۆک و لە شانۆنامەوە وەرەگیرێ ئەبێ ئاوڕێکی جدی لێ بینەوە دنیای مناڵان دنیاکی زۆر تایبەت و ناسک و تایبەتمەندە هەمووی کە لە ڕێگەی ئەدەبی مناڵانەوە وەری ئەگرێ وی لە ڕێگەی گۆڤارێکە وەری ئەگریانەوەی لە ڕێگەی چیرۆکێکە وەری ئەگرێ ئەبێ بە ڕاستەوخۆییان ناڕاستەوخۆیی بنەما سایکۆلۆژی و سۆسیۆلۆژی و پەروەردەی و زمانەوانی و کۆمەڵایەتەکانی ئەدەبی مناڵان تێدا پارێزراو بێ و بێ هەموو دۆخانەی مناڵ تێدا ڕەچاو کرابێ بەپێی ئەو فیدباکەی کە بۆمانیێتەوە ئەتوان بڵێن لە چاو خۆیان تا ڕادێکی زۆر زۆر باشە
بەشێک لەو ئیشانەی کە کردومان گەواهی ئەومان بۆ دەدەن بە تایبەت ئەو ئیشانەی کە دەقی تایبەتمەند و کوردی و تایبەتمەندن بەنسبەت گۆڤارەکەی خۆشمانەوە ئێمە دابەشمان کردو بەسەر دوو بەشاتەوەرێکی یان بەشێکی بۆ بەشی مناڵانە و بەشەکەی تریشی بۆ مێر بنداڵان لێرە ئەمە وای کردووەکە ئێمە بەر خوێنەری جیاواز بکەوین و هاوکات تیایدا چاوپێکەوتن یان با بڵێن جۆرێک لە گۆشەی تایبەتی تێدا مناڵان هەریەکەیان و خۆی لە جۆرێک لە گۆشەکانی و ناو گۆڤارەکە یابینێتەوە وای کرد جۆرێک لە فرە ڕەنگی یا جۆرێک لە فردەنگی پێوە دیابێت توانە بڵێم تا ڕادێکی زۆر باشە.